ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە لێرە میوانی منە کاگاگرین بەخێر هاتیۆم کاتت باش بمانبوورە زۆر ڕامانگرتی بەڵام پێم وا بە بێزار نابی لە کەشێکی زۆر خۆشحاڵ بووین لێرە بوون. ئەگەر بتوانیانی هەرچەنە بە کورتی باس ناکرێت کە ئەو هەموو پرۆژە گەورە و استراتیژی ئەنجام درراوە لە ناو ڕێگاوبانەکان و بژانەوە ئەو پلانانەی کە دانراوە کاتی زۆرەوە بەڵام حەزەکەم پێمان بڵێ گرنگترین پرۆژە چی بووە کە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر کەرتی گەشت و گوزار بە تایبەتی لەسەر جوڵەی گەشتیاران. بەڵێ لە ڕاستیدا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەناو سروشتی جوانی هەرێمی کوردستانە کوردستان 24 ئەم دەرفەتەی بۆ ڕقسانینەوە زۆر خۆشحاڵین کە ئەبینین هاوڵاتیانی کوردستان لە سای ئەو سەقامگیری و ئارامی هەیە ڕویان کردوتە سەیرانگەکان. لە ڕاستیدا بابەتی ڕێگاوبان یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی ژێرخانی خزمەتگوزاری لە هەر وڵاتێکی دنیایەوە کاتێک کە ڕێگاوبان جێبەجێکرێت کۆمەڵەیەک هۆکارەیە لە هەمویان گرنگتر بەستنەوەی شارەکان و ینی ئاسانکاری بۆ گواستنەوەی خەڵک و کاڵای بەڵام لە زۆر شوێناکە سروشتی جوانی هەبێ یان موسسات و دام و دەستگای با بڵێن گەشت و گوزاری لێبێ ڕێگاوبان ئاسانکاریەکە بۆ باشکردنی گەشت و گوزارەوە بۆ سەرکەوتنی پرۆژە گەشت و گوزارەکان. جەنابی کاک مەسرور بەرزانی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە یەکێ لەو بابەتانەی کە زۆر گرنگی پێدا بابەتی ڕێگاوبان بوو. ئێمە لە وەزارەتی ئاوادانکردنەوە بە داتال و بە دەقیقی لە نزیکەوە ئاگادارین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەر وەکو ئاماری ئێمە 750 پرۆژێ ڕێگاوبان لەسەر تاسەری هەرێمی کوردستانە جێبەجێ کراوە کە نزیکی 2709 کیلومتر ڕێگای خسۆتە خزمەتی هاوڵاتیانەوە بودجەکەشی تریلیۆنێک و 7 ملیارد دیناری عێراقی بووە. ئەمە وای کرد تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە قەفزەیەکی نەوعی بنێەوە بەرەو باشە بڕۆ تەبان باشکردنی تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە هاوکارێکی باشە بێ بۆ گواستنەوەی هاوڵاتیان و هاوڵاتیان کە کاتێ بیانەوە بێن بۆ گەشت و سەیران باشە ڕاچاوی ناوچە گەشتیاریەکان کراوە کاگاگرین بۆی ئەو ڕێگای کورتەکرێتیان دروستەکرێت جوڵەی گەشتیاری ئاسانتر بکرێت. ئەکید ینی بابەتی ڕێگاوبان با بڵێن مەرجی یەکەم یا با بڵێن هۆکاری یەکەم بەستنەوەی شارەکانە بە یەکترەوە بەڵام زۆرجا ئەو ڕێگانە کە بە ناوچەیەکی گەشتیاری ئەڕوا و ماشەڵڵا هەرێمی کوردستان زۆربەی زۆری سروشتەکەی جوانە و خۆشەوەکو سەیرانگە بەکاربێ خەڵکی ئەمەش ئەو کەلتورێ هەیە کە هەیە بۆ سەیران ڕێگاکان ڕۆڵی گەورە بین. ئێمە بۆ نمونە ئەم شوێنەی کە ئێستا لێین ڕێگەی هەولێر گۆمەسپان و گۆمەسپان دەوروبەری بەنداوی گۆمەسپان کە دوو ڕێگا بوو ساڵی ڕابردوو گروپی هێمن جێبەجێگر بودجەکەی نزیکی 200 ملیۆن دلارە و درێژەکەی 30 کیلومترە یەکێکە لەو ڕێگانی وێرە ئەوەی کە هەولێر ئەبەستێتەوە با بڵێن دەشتی بدوێن و دەڤەری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینەوە بەڵام زۆر ڕۆڵی هەیە بۆ گەشتیار و بۆ ئاسانکاری بۆ گواستنەوەی سەرگاگرین ئەو پردەیکە لەسەر ڕێگەکەەوە لە سەرەتای ڕێگەکەەوە لە کەس نەزانەوە کە دەرەچی بۆی بگەیتە سەر ئەم ڕێگەیە تاو نەکراوە ئەوە جنجاڵیەک و قەرباڵغیەکی زۆر دروست بووە ئەوە کەی تەواوێت چونکە هاوڵاتیان زۆر پرسیارەوەکەن ئەو ڕێگەیە تەواو بۆ تەنها ئەو بەشەی ماوە. بەڵێ ئەوە ئینتەرچێنجی مەدخەلی ڕێگەی هەولێر کۆیە پەیوەنددارە بۆ پرۆژێکە لە هەولێرەوە ئەچێ بۆ کۆی دیار نیە لە هاوڵاتیان بە پشتگردەکانە ئەڕوا ئەمە یەکێکە بێ لە گەورەترین ئینتەرچێنجەکان لە هەرێمی کوردستانە چونکە ئەم دوو ڕێگە سەرەکی کە لە دەربەندی گۆمەسپان و بەرەو کەس نەزان ئەچێ و ئەو ڕێگە سەرەکی کە 6 لێنە لە کۆی و بەرەو هەولێریەت و هاتوچۆکان هەمووی تەنزیمەکرێ کۆمپانیای ئاوزان کاری باشیان تیاکردوە تەسمیمەکە لایەن وەزارەتی ئاوادانکردنەوە پەسەند کرا بەڵام بەڕاستی بارانبارینی زۆر ماشەڵڵا ئەم چەند مانگەی ڕابردوو وای کرد نەتوانرێ وەکو پێویست بە خێرای کارەکان بکەن بەڵام بەڵێنیانیاوە لە چەند مانگی داهاتووە بۆ پێکێتر باران وردە بەرە وەرزی هاوین بڕۆنکەمە بێتەوە تەواویەکەن و هیچ وادەیەک دیاری کراوە بۆی کە تەواو بکرێ ئەو شوێنە نزیکی مانگی ینی 9 بۆ 10 ئەو پەڕەکەی زیاتر دوور نابێت و ئەو شوێنە تاوابێ بەڵام ئەو بەشێکە لە پرۆژەی ڕێگای هەولێر پرۆژەی ڕێگای هەولێر کۆیە پرۆژێکی گەورەی کاتی زیاتری و ئیشکردن تیا بەردەوام ئەی شەقامی 150 مەتریکەی ئەوان پەیوەنددارە بۆ وەزارەتی شارەوانیەوە ئێمە زانیاریمان ڕێگاکانی دیکەی دەرەوەی شار ڕێگای گوندەکان ئەمانەش ئەکەوێتە چوارچێوەی پلانەکانی ئێوە و کاری تێدا بکرێت بەڵێ لە ڕاستیدا ئەو 750 پرۆژەی کە باسم کە 399 ڕێگەی گوندەکانە لەسەر تاسەری هەرێمی کوردستانە هەر لە وادەی ئەم کابینەیە باسی بکەین 399 ڕێگەی گوند
چاکراوەوە یا قیرتاوکراوە. ینی ئێمە ئیتیمان بە ڕێگە دووسایدە سەرەکیەکانین و ئیتیمان بە ڕێگەی یەکسایدی سەرەکیین و ڕێگەی لاوەکی و ڕێگەی گوندی ژواتە هەر چوار جۆرە کەتەگۆریەکەی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە کاری لەسەرەکرێت و بە پێی توانە خزمەتی کراوە. باشە ئەو ڕێگەیە کە هەولێر و ئەگاتە حاجی ئۆمەران ئەوە ڕێگەیەکی گرنگی بازرگانی و گەشتیاریە. گەشت و گوزاریە بازرگانی ئەوە کەی تەواوکرێەوە لە چ قۆناغێکدا چی بۆ ئەکرێت؟ بەڵێ ڕێگەی هەولێر وای ناوەنین هەولێر شەقڵاوە خەلیفان سۆران چۆمان حاجیۆمەران بەو شێوازە ناوزە دەکرێت لەلایەن داتابیسی وەزارەتی ئاوادانکردنەوەی کە بەڕاستی لە ڕێگا سەخت و قورسەکان لە هەرێمی کوردستان ئێستا تا کوێ گەیشتون بە ناوچەیەکی شاخاوی زۆر سەختاتی ئەپەڕێ ناکرێ هەمووی پێکەوە تەواوکرێت چکو بودجەیەکی خەیاڵی ئەوێ بۆ ئێستا ئەگەر دیقەت بریا خەڵکی هاوڵاتیان کە لێوە ئەڕۆن چەند پارچەیەکی ئیشی تیاکرێت. ئێستا ڕێگەی کۆڕی شەقڵاوە قەندیل پارچەیەکی مابوو ما بڵێن لە کۆڕێەوە بە تەنی شەقڵاوەیە تا لای تونێلی ماوەران سەر دەرێنێت و ئەو 10 کیلۆمەترە ئیشی تیاکری ئومێدمان وایە لە کۆتای ئەم ساڵە تەواو بێ دووسایدێکە بە مواصفاتێکی زۆر بەرز ئەمە پارچەیەک ئاسانکاری ئەکا. پاشان ڕێگەی حاجیۆمەران بەرەو چۆمان نزیکی 32 کیلۆمەتر گرێبەز لەگەڵ کۆمپانیا شاکراوە تەسمیمەکەشی تەواو بووە تۆزێک بارودۆخی دارایی باش بێ ئەو پارچێش دەست پێکرێ ئەوە بوو 2 ساڵ پێش ئێستاش خەلیفان سۆران کرا ئیتر پارچە ینی وەکو چۆن ئەڵێ ئەمانە هەموو پێکەوە زەحمەتە کاری بە شوێکی گشتی چەند تونێلەکەوێت ئەو ڕێگەیە لە ڕاستیدا ینی کام بەشیان باسکەین ئەگەر لە سۆرانەوە بۆ چۆمان باسیکەین بە پێ و تەسمیمێکە هەمانە 11 تونێلی تێدا ئەبێ تونێلەکان گەورە نین تونێلی تایە کیلۆمەترێکە هەیە 100 کیلۆمەتر و 100 هەیە 900 بە پرد و تونێل بەیەکترەوە بەسێت چکە ئەو ناوچەی نێوان سۆران و چۆمان زۆر سەختە ڕێگا بە ئاسانی تیا دروست ناکرێت ئەبێ سوود لە تەکنیکی تونێل و پردوەرگرین. باشە دیار نییە کەی ئەو ڕێگەیە تر تەواو ئەبێت و ئەتوانێت هاتوچوی بازرگانی پێدا بکرێت؟ نەخێر دیار نییە چکە ئەمە پرۆژەیەکی زۆر قورسە و بودجەی زۆری ئەوێ بۆیە حکوومەت بە پێ ئیمکانێتی لە بەردەسیاتی پارچەکاری تیاکە. باشە ئێستا گوێبیستی لە هاوڵاتیەک بووینێکێک لە هاوڵاتیەکان باسیەوەیە کرد کە ڕێگەوبانەکان لە هەڵەبجە و لە سلێمانی وەکو دووهۆک و هەولێر نییە ئەو بودجەی کە ئەو دانراوە بۆ ئەو ڕێگەوبانە و جێبەجێ بکرێت چۆن تەرخانەکرێ و لە کوێ تەرخانەکرێت چۆنە؟ لە ڕاستیدا دابینکردنی بودجە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان مرکزی نییە ڕاستە پلاندانان مرکزیە بۆ نمونە ئێمە لە سەرۆکایەتی ئەنجومەن وەزارەتی ئاوادانکردن وەزارەتی پلاندا ئەنین بەپێی ئەو حسانێکە بۆ هەر یەک لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەیە بەڵام دابینکردنی بودجەکە لەسەر خەزێنەی ئەو شوێنە خۆیەتی واتە ئەگەر خەزێنەی سلێمانی درەنگتر بودجە بۆ پرۆژەکان دابینکە بەڕاستی درەنگتر تەواوی ئەگەر خەزێنەی دووەک خێراتر بودجە بۆ پرۆژەکانی ڕێگاوبان تەواوکە دابینکە لەوێ پرۆژەکانی ڕێگاوبان خێراتر تەواو بێ. زۆر باشە بەڕێز ئاگرێن عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامیتان بە هیوایەوەی کە هەمیشە ئەو کارە سەرکەوت و باشانە ببینین لەلایەن ئێوە وەتیمەکانتان و بە گشتیش حکوومەتەوە کە لە خزمەت هاوڵاتیانە زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆش خۆشحاڵ بووم.